وکی همون بشندین هنره ده هنر موزیک دجی که دکش بو هستن مروف زندی بمینه هیا گرینگی اوه که ده اوه یک و پیک دینجی هر دیسا مروف آنکو موزیک جم بخواه موزیک تشتکی وه کو جو خبر پیک نای ام و پیک دینین و واته لبار دکن مروف بریا موزیک دهزرن و به وی دکن کو خواه بیتر ناس بکن و بدن ناس کرن اولای موزیک یه تا که کسیه هر وها موزیک جلای جواکی و جی جبر کد ناوا جواکی ده تهل براندن کوکا خواه جنرخین وی وردگیره آنکو موزیک نتنه تشتکی خوشکو مروف لی گهداری بکه ده همان دمه ده همو رنگین کلتوری ین جواکا تیده شین حاتیه جی لخواد گیره سلام از علی تک باشم. بخلک گرنو یا برنامه دوم تک از الپشبری وبم. دوی خلکی ده امل پایتخت روشنبیری یا هرم کردستان بن. او باجار درین هر دم بوی استارگه ها شاعر و نویسکار و هنرمندان. گلک جوان ادیب و روشنبیران وکی نالی، محوی، پیرمرد و کردی و هر وکیدن بونه سرکش شعر کردی یا بزاراوای سورانی. هر وها گلک موزیکجن نافدار ین وکی همه صالح دیلان و انور قرداغی جی هر جوی باجار هنر حزانه. بله، دوی بشه ده امل سلیمانی بن. او گروپه که موزیک یج نفش نو کل سر شنگست دیرین یه بی باجاری شینهاتیه ده به میوانه ما. امی بره خو بدنه که فرم و ستایل موزیک آوان چاویه و دخوازن ده داهاتوی ده دوار موزیک ده چه بکن؟ ایرو میوان برنامه ما گروپا محویه. گروپا محوی جروج هاتی دامزراندن و وروه دوار موزیک تا گلک کنسر لدار خستنه و هر وها دوار چالاکی کلتوری دجی سرکشی ها گلک پروژان کریه. ایدوارن ام کار و خبات وان جوان بخواه ببهزین کچنه.
مرختكم جروبي محوي كنجي آوابويا و چند کسن برسه بده از کیف خوش ببین. بله. سرتا سلطان لبی و زور سپاس بوم درفته زور سپاس بوی که لشاری سلیمانیه ایمتان حلبجات وکو تاک گروپی که قصد لسر کارو چالش کن بکین. اگر باسی سرتای گروپی موزیکی محوی بکین سرتای دروزبونی گروپی موزیکی محوی لسالی 2011 بود. فهم بلین بهاری سالی 2011 لسر دستی چند موزیسیانی کی بتوانا و ژنیاری باشی ئەم شارە دروست بووە کە هەر لە هەمان ساڵە کۆنسێرتی خۆمان ساز کردووە و لە دوای ئەوە ساڵانە بەپێی توانە و کات و مەجای خۆمان چالاکیمان هەبووە بەرنامەی تەلەڤیزیۆنیمان هەبووە تۆمارکردنی مۆسیقا و گۆرانیمان هەبووە گروپەکە پێکهاتووە لە سەرجەم ئامێرە ڕۆژهەڵاتەکان ئەوەی کە لەم ناوچەیە بە تایبەتی لە شاری سلەیمانیان بەکارێت و بیسەر و بینەری هەیە بۆ نمونە ئامێری کەمانچە ئامێری تار ئامێری سێتار ئامێری سنتور ئامێری عود ئامێری زەڕب ئامێری دەف هەڵبەتە بەپێی ئەو چالاشی کە ئەنجامین هەندێک جار دەستکاری حجمی گروپەکە یان ستایلی گروپەکە ئەکەین کە بەپێی ئەو چالاشی هەمانە لەوانەیە ئامێرێکی تر لە دەرەوە زیاد بکەین یان ئامێرێک کەم بکەینەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ستانداردی گروپەکە بەو شێوەیە. الفيدري هون موسيقى فيري زاروكا دكن چان دچه چان هف بشبون يعني سرليدان زيدانه دهن آن اوي راسي فرقه موسيقي محوي يعني جروبي موسيقي محوي بدل لو كبابلن كاري هنري انجام بدن وكو اندام كان فقرة كترمان هي بشي كترمان هي كاو مسألة پروردكردن و تدريسه اما وكو كمال ما مستعي شارزة بأزمون تواني معنا تربو راهنانه بدين بفرخوازه كان من كبتوانين فرخوازه كان من بجين استيكي باش كبتوانن رولكي برچاوان هبيت لمجالي كاري هنريه يعني بدر لو ما خۆمان کۆمەڵێ کار ئەنجام بدەین تەلەبەکانیش مان فێرخوازەکانیش وا پەروەردەکرێت کە لە وەسەتی هونەریە لە مەجالی هونەریە کاری باش ئەنجام بدەن ئەمەش مای خۆشحاڵیە بۆ ئێمە و ئومێدبەخشینێکە چۆنەڵی دەست و پەنجەی خۆمانە بینین لە توانای فێرخوازەکانماندا. وهر واسه ماموسا جنگی بله گروپ دا ریتم بنگه ها موزیکا کردیه اجبو همی تشتی دنگو ریتما دی موزیک قایم یا باش یا مزن کفته بره هونجی زرپیل دنز بیجیم و دف دست خوش ریدینگی آل گل کومه چوه گل گروپا محوی ئێمە وەکو پێشتر کاگڕێبین و مامۆسادانەش باسییان کرد کە و گروپە تەشکیل کراوە دروست کراوە هەموو ئامێرەکان لەم گروپەیە ئیشی خۆیەکان بە زیاوە بەکەمۆنایکە ڕیتمی ژێکەکە لەو ئامێرانەی کە لە گروپا پێویستی خۆی هەیە ضرورەتی هەیە وەکو چۆن باسیشەکە مۆسیقا یعنی کات و دەن کات ریتم بەشێکە لە مۆزیک یعنی تاوکەری یەک جا ئەو ڕتمانی ئێمەش کە لێرە بەکارێنین مەسەلەن لەسەری ئیشەکەن زیاتر
بەگشتی ڕیتمەکان کوردین ڕاستە سوود لە ڕیتمی وڵاتانی تیژ وەرگیرە مەسەلەن زۆر ئیش و ئانا بەکارێت بەڵام ئەو ئامێرەی ئێماڵمان بژاردووەمی بڵێن مۆرچێکی کوردی پێوەیە زیاتر لەسەر وشانە کار و ئیشەکەین کە مەسەن ستایلەکە کوردی بێ و من زۆر جار لە گروپا مەسەن بە ئامری زەڕ بەشداریم کردویان بە ئامێری دەف ئەمە ژەنیاری تریشمانێک کە ژەنیاری ئامێری دەفە بەداخەوە ئەمڕۆ لێرەمین کە وەک مامۆستا باسی کرد لە سەفەرم ئەو ئیشانەی کە یەکەین بەگشتی بۆ من جێی خۆشحاڵیە کە مەسەلەن کە بتوانم ئەم ئامێرە کوردیە بەکاربێنم لەم ئیشەکانە و پەرەی پێبین و خزمەت بکەین. دڵێ مەجنون جۆری کێشا لە دوای لەیلا ڕۆحی داناوە دڵێ مەجنون جۆری کێشا لە دوای لەیلا ڕۆحی داناوە گوڵم چیت کرد چۆن دەبێ وابێ دڵی مەجنون شێتی لەیلا بێ گوڵم چیت کرد چۆن دەبێ وابێ دڵی مەجنون شێتی لەیلا بێ نازانم چۆیۆنی بکەم چارە دەرێمانی ئەو دڵا بیمارایە بە بێهۆدا شێت و هاژارم بە دەردی دڵ من گرفتارم بە بێهۆدا شێت و هاژارم بە دەردی دڵ من گرفتارم تو دەنگێک پر خۆشە ڕاستیژی کوردستانی دا ez hest kem pêtirî goranî bêj jim bin stran bêj jim bin ji ber ku dengbêjî stranbêjî ez gelek erda jî ez dibêjim li jinê têtin yani jina Kurd ev stran neçêkirine wekî lorîne wekî narînkin gelek formên muzîkê yê ku muzîka Kurdî li her çar parçeyên Kurdistanê ji rastî jî jin bêjin dayikê me dibêjin jin wan strana çêtken lew me ez hez kem dengê bilind bila dengê jin bîtin bila stran jin bêjîtin rastî jî dengek pir xweş e te pîroz dikem serkeftinek mezin bû te dixwazim tu kî guhdar dikê kîjan hunermend kîjan stranbêj goranîbêj ڕاستەکەی سەرەتایی دەستپێکردنم زۆر هەر ینی بێگومانم لەوەی کە زۆربەی زۆرمان گوێ لە ئەو کاڵە هونەرمەندانە ئەگرین کە ئێستا لە ژیانانەمان ئەوانەی کە مامۆستای ئێمەن من زۆر گوێلان ئەگرم بۆ نمونە مامۆستا حەسەن زیرە مامۆستا محەممەدی ماملێ عەلی مەردان ئەوانە هەمووی مامۆستای ئێمەن هەمووی یعنی ئێمە لاوانەوە ئەبێ فێری زۆر شت بین اینجا هونەرەکەمان بەرەو پێشتر بێت. gelek bajar hene rehekê wan heye û dema mirov di nava kolan û koçeyên wî de piyase dike bi her awayî hest bi wî rehî dike. Silêmanî jî yek ji wan bajar ye ku ew hest û reh pê re heye. Kaçawa ji layê mîrê mîrnişîniya baban İbrahîm Paşa baban ve ev bajar hatî avadankirin ji layê gelek rewşenbîr û hunermendên vî bajarî ve jî dîwarên hest û mirovatiyê jî lê hatine kirin. Wextê ez nava kolanên Silêmaniyê de digeriyam bi awayekê eşkere min ew atmosfera şaîrane ya ser bajêr de dapoşayî ji keft û lefta mirovan û ji dar û damiyên di nav baxçe û kolanan de ji dil û can hest kir. Kawyar ku carna solîstiya grupa mehwî dike di heman wextî de hê xwendekar e û
و زانینگه سلیمانیه کالج هنری ده دخوینه. از چوم سردان اجبر کو من مرق کر که کرتا خواندن یا هرم دوار هنری و نماز موزیک ده چاوایه. كويار زانكو سليمانية نوع تلفدر تخوني وبشي موزيك شو درسي وشان درسي وهنا موزيكي والله من الكوليجي هنا رش أخوانا بشي موسيقى شان درسي كي سركي مان هيا درسي موزيكا خوانين درسي كورال مان هيا ومن ليرة أخوانم بو دنگ بيجي فوكال بوي بتوانم باشتر بأكاديمي تر گۆرانی بڵێم و لەگەڵ ئاشا چەند دەرسێکی ترمان هەیە دەرسی کوردۆلۆجیمان هەیە دیبیتمان هەیە ئەوانە هەنێ دەرسیشمان هەیە یعنی باسی ئەتوانین باسی میلەتی خۆمان بکەین مۆسیقا لێرەوە چۆن سەری هەڵاوە لەو جۆرە دەرسان دەرسی مقامی هون بینن مقامی کوردی ئەتوانین دەرسی مەقامیش بخوێنین بەڵام ئەو ئەکەوێتەوە سەر هەڵبژاردننی ئەو خوێندکارە لێرە پێتر ئەس بێژم تو سەر دەنگیت بێژینە بەڵێ ڤۆکاڵ بۆی ئاسی دەنگم بەرزتر بێت بتوانم بە باشتر گۆرانی ئەدا بکەم باشە مامۆستاین وای پر ناودار هەن ئەس بێژم بەڵێ بێگومان هەموو مامۆستاکانمان مامۆستای ئاست بەرزن مامۆسایەکن کە لە بوارەکەی خۆیانە تاو لە لووتکەیان خۆشحاڵم من زۆر خۆشحاڵم لێرە ئەخوێنم و خۆشحاڵم کە ئەو مامۆسایانم هەن کە شتانێکیان لێەوە فێرە بم کە ئەبێتە وانەیەک بۆ ژیانی خۆم بۆ هونەرەکەی خۆم لە هەموو ڕوویەکە. مخابن هنرمندن کرد ده هر سردمه ده توشی زحمتین جیانتین جدا جه هنرمندن ولاتن دی هنرمندن کرد لگل کارن خوی هنری نچار دمینن کو کار کی دی بکن جبو جیارا خو ماموستا ریبین جی کو یک ج اندامن گروپا محویه لگل کار خوی هنری کار کی دی دکه بره برنا هر دو کاران آب هوره کا زحمت یان نه امجوی بپرسن برا از خوازم بسیار کسال بکم تو هنرمندی امورژنی راستی جی تو از مرخت کم یعنی بلی وی هنری تو کارک دیدی که آن چه جیانا خود وارد کن از وی پرسیش بکم بله لراستیه اتوانم بلم
زۆربەی هونەرمەندان زۆربەی و کەسانی کە لێرە کاری هونەریەکەن جیا لە کاری هونەری کارێکی ترەکەن ئەمەش لەبەر ئەوەیە کە هونەر ناتوانێت سەرچاوی داهات و بژەوی ژیانیان بێ بە ناچاری بیر لە کارێکی ترەکەنەوە کە بتوانن ژیانی خۆیانی پێ بەڕێ بکەن منیش یەکێکم لەوانە بەڕاستی و بیرم لەوە کردوێتەوە کە جیا لە هونەر بتوانم لە شوێنێکی ترەوە سەرچاوی داهاتی ژیانم دابین بکەم هەر لە بەشی خوارەوەی ماڵەکەی خۆمانە چێشتخانەیەکی کللتوریمان کردوێتەوە کە سەرجەم خواردنە کوردەوارەکانی تیا جێ خواردنەیە خواردنا کوردینەوەی سلێمان خواردنە سلێمانی ئەس بێژم بەڵێ تا ڕادێک خواردنەکانمان تایبەتن بە شاری سلێمانی و کوردستان بێوفا پیری کردن بڵیاتی بردم مام بەتەنیا بێوفا پیری کردن بڵیاتی بردم مام بەتەنیا کەسێک هونەرمەند بیت کەسێک و ڕەحاوی دە ژیانەوەدا هونەر هەبیتن چی کار بکە ئەوەی پاکش بکە ئەوەی باش بکەنەوە هەسێدا ڕاست بە دڵنیاییەوە هەروکو بەڕێز ئاماژە پێکرد ئەمە ڕاستیە بەڕاستی ئەمە حەقیقەتە کە تۆ کارێکی تر بکەی جیا لە کاری ژەندنەکە و جیا لە کاری هونەرێکە و بە دڵنیاییەوە کاتی ئەوێت کات دەبات ینی ئەمە ژواکە کە تا ڕادەیەک لە هونەرەکە دوور بکەویتەوە بەڵام مەسەرەن کەسی با بڵێن زیرەک یان کەسی وریا و کەسەیە کە بتوانێت کاتێک مەسەرەن وا بکە کاتەکانی دابشکا بۆ هەردووکی ینی بتوانێت هەردوو کارەکە ئەنجام بات بەڵام کەمترین کاریگەری هەبێت لەسەر دواکەوتنی کارە هونەرەکەی بەڕاست من خۆم تا ڕادێکی زۆر هەوڵماوە بکەم. تەماشەوانên hêja em hatin dawiya bernameyekê diya dumtekîn. Bi hêviya serkeftina ji bo grupa mehwî û hemû komên diyên Silêmaniyê ez xatira xwe ji we dixwazim heta bernameyekê dî bimînin dixweşiyê de bi xatirê we. وەرە لاو چاسێرا بۆ چیوانم زیزی خەسیانم تۆ بکەی هەر بۆم ئازیزی وەرە لاو چاسێرا بۆ چیوانم زیزی خەسیانم تۆ بکەی هەر بۆم ئازیزی بیمارم گوڵ دەرمانم کە بە تیری موژان دڵشادم کە بیمارم گوڵ دەرمانم کە بە تیری موژان دڵشادم کە بێوفا پیری کردن بڵیاتی بردم